من لە ساڵی 2018 شەراکەتێکمان هەبوو لەگە بەڕێز ئارامۆ لە دوایەوە ئەو ئیلغای کردەوە شەراکەتەکە من نزیکی 300,000 دۆلاری ئەمریکیم کەتە لایوی واتە لە سەروی 30 دەفتەر بەڵام لە دوای 2019 ئیتر لەسەری وەستام لە 2020 کەرەتینە بوو کۆڕۆنا دەستی پێکەوە تا 21 لە 22 هاتینەوە ناو بابەتەکە کە ویستم پارەکەی خۆم وەرگرمەوە هەموو ڕۆژ ئەو ڕۆ سبەی ئەو مانگە ناو مانگە ئەو ناو مانگەنە من هەموو شتەکانم ڕسمیە بە کومپیاڵە هەمە لە ساڵی 2022 ئێمە عەقدەی شکەمان کرد کە مانگانە بە بڕی 150 وەرەقە حەقی خۆم بوو لەو هاوبەشیە کە بمداتێ بۆ ماوەی ساڵێک دەیکرد 18 دەفتەر کە نەیدا پێمەوە عەقدی ڕسمیە هەمووی بە مۆری کۆمپانیا بە مۆری شەخسی خۆی بە تەوقعی خۆی بە ئیمزای خۆی هەموو شتەکانم پێیە هەموو لە بەردەستە بەڵگەکان ئەوەی هەر نەدا وەڵحاسب دانیشتین لە ساڵی 2021 دەبووە ئەو پارانە هەمووی بگەڕێنەوە کومپیاڵەکانە ڕسمی کە لە حکوومەت کە کراوە لەلایەن بەڕێز کاکێرشەوە کە پێهێستاوە لە کۆی گشتی ئاخرشت کە من لێ خۆ دانیشتین تەسبیح حسابمان کرد من 400 ملیۆن دیناری عێراقیم کەتە لای بەڕێز ئارامۆ جگە لە خێرەکەی جگە لەوەی کە دۆلار بە 120 بوو ئێستا بە 150 لەسەر من حساب کراوە کە لە هەر 10,000 دۆلارێکی ئەمریکی من 2,000 دۆلارم زەرەرە یعنی ئێستا بە پێی ئەو شتێکە ئێمە لای خۆمە حسابەکان زیاتر لە 20 دەفتەر دۆلار هەر لە خێر وەرم نەگرتووە لە 25 دەفتەر هەر دەفتەرێک 2,000 دۆلارم کە زەرەرە لە ئێستا ئەوە هەر لێ خۆش بووم بە تەسبیح حساباتەکەش 6 دەفتەر بە عەقد هەیتمەوە هەمووی عەقدەکانە مەوجودە ئەمجا ئاخرش شکایەتم لێ کردووە تازە گیراوە لە شەقلاوەیە لەوێندا دەست بەسەر کراوە من سەرڕای ئەو هەموو شتە ماڵی خۆم فرۆش شوقەی خۆم فرۆش خانومە بۆ فرۆشتومە شایەدمەیە سیارەمەیە فرۆشتومە مایە پوچ بوومەوە لەسەر ئەو کارەی کە لەگەڵ بەڕێزە کردومە ئێستش داوا لە دادگاکەم حەقی خۆم بداتەوە لەو بەڕێزە کە دەست بەسەر کراوە یەکێک لە بریکاردارەکانم یەک چەکی پێداوە بە نزیکەی 16 دەفتەر و 80 وەرەق یعنی 168,000 دۆلار هیچ ڕەسیدێکیشی نییە.